باج ئەو پارەیەی حکوومەتی هەرێم بەسەر دامەزراوەکاندا دەیسەپێنێت بەڵام خەڵکی ئاسایی دەیدەن. هەرچەندە لە هەرێمی کوردستان بە جۆرەی یاسا باجدان ڕێکخراوە و بۆتە ئەجەندای کارکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام گرفتی گەورە لە شێوازی سەپاندنی باجەکە و ئەو کۆمپانیا و سێکتەرانەی کۆمەڵگەدایە کە باجەکەیان بەسەردا سەپێنراوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لەمە دووە باج لە پزیشکەکان وەربگیرێت. هەرچەندە تا ئێستا پزیشکەکان بەرامبەر ئەو بڕیارە بێدەنگیان هەڵبژاردووە، بەڵام چاوەڕێ دەکرێت ئەو باجی حکوومەت بەسەر ئەواندا دەیسەپێنێت پزیشکەکان لە گیرفانی نەخۆش و خەڵکی ئاسایی وەربگرنەوە. ئەویش بەوەی لەمە دووە نرخی سەردانیکردنی پزیشک لە هەرێمی کوردستان بەرز بێتەوە کە تا ئێستاش حکوومەت نەیتوانیوە نرخەکە ڕێک بخاتەوە. چاوەڕوان دەکرێت وەرگرتنی ئەو باجە لە پزیشکان ببێتە بارگرانیەکی تر بۆ هاوڵاتیان، چونکە لە ڕابردوودا کەم نەبوون ئەو باجانەی حکوومەت سەپاندونی بەسەر سێکتەرەکاندا و لە ئەنجامدا هاوڵاتیان بارەگرانەکەیان کەوتۆتە سەرشان، چونکە سێکتەرەکان بە بەهای ئەو باجە نرخی خزمەتگوزاری و کاڵا و شمەکەکانیان گران کردووە لەسەر هاوڵاتیان کە ڕەنگە کارتەکانی پڕکردنەوەی موبایل و ئەنتەرنێت زیندووترین نمونەی ئەو جۆرە باجە بن کە کەوتووەتە ئەستۆی هاوڵاتیان. باج بەیەکێک لە گرنگترین سەرچاوەکانی داهات بۆ وڵات ئەژمار دەکرێت کە لە ژێرناوی جیاواز لە خەڵک دەسەندرێت و وڵاتی پێ بەڕێوە دەچێت. بەڵام لە هەرێمی کوردستان باجەکە دەسەندرێت بەڵام وڵاتی پێ بەڕێوە نابرێت. هەر ئەوەژنا بەڵکو کۆمپانیا پلەیەکە حیزبیەکان وشەی باج بە فەرهەنگی کارکردنیان نامۆیە. بۆ نمونە بە گوێرەی داتایەکی حکوومەت لە هەرێمی کوردستان زیاتر لە 25,000 کۆمپانیا مۆڵەتی کارکردنیان هەیە، بەڵام پەرلەمانتارەکانی دەسەڵات نایشارنەوە کە زیاتر لە 19,000 کۆمپانیا لەو ژمارەیە باج نادەن. ئەڵبەتە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش قسەی تونتری خۆیان بۆ ئەو بابەتە هەیە و ڕەنگە باز لە ژمارەی گەورەتری لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی باج هەیە و یاسای پەیوەندیدار بە باج هەیە، بەڵام هیچ سیستمێک بۆ باجدان نییە و هەموو کەسێک دەتوانێت خۆی لە باج بدزێتەوە و ئەو بێ سیستمیە و پاشا گەردانیە لە باج. هۆکار بۆ لەوەی حکوومەت هەرگیز نەتوانێت دادپەروەری کۆمەڵایەتی دابین بکات. باج لە کوردستان هێندەی دەستی بۆ گیرفانی هاوڵاتیە، هێندە دەستی لە گیرفانی کۆمپانیا زەبەلەحەکاندا نییە. بۆ نمونە تۆ کە بینەری ئەم راپۆرتەیت و بڕیارت داوە خانووکەت بفرۆشیت، ئەوە دوای ئەنجامدانی مامەڵەکەت حکوومەت بە ناوی باجەوە پارەیەکی بێشمارت لێ وەردەگرێت کە ڕەنگە خۆشت نەزانیت پەیوەندی حکوومەت بە فرۆشتنی خانووەکەی تۆ چییە. لە کاتێکدا تۆ لە کاتی خۆیدا پارەی کارەبا ئاو ڕسوماتەکانی دیکەت داوە، بەڵام حکوومەت لەو کاتەدا بۆ فرۆشیار قوت دەبێتەوە و پێی وایە مافی ئەویش لەو مامەڵەیەدا هەیە، ئەگەرنا خانووەکەت ناکرێت بە ناوی کڕیارەکەەوە. ئەمە نمونەیەکی بچووکی سەپاندنی باجە بەسەر هاوڵاتیاندا لە مامەڵی ڕۆژانەدا کە ڕاستەوخۆ هاوڵاتیان باجەکە دەدەن کەمیژنین ئەو ڕێگایانەی کە هاوڵاتیان ناڕاستەوخۆ دەبنە پێدەری بڕی باجەکە و ناچار کراوە قبوڵیشی بکەن. لە هەرێمی کوردستان ژمارەیە کۆمپانیای جیهانی بواری وزە لە کێڵگەنەوتی و غازیەکان کار دەکەن، ڕەنگە بەشێکی کەمی پەیوەندی بە لەباری سەقامگیری ئەمنی لە کوردستان هەبێت. بەشە زۆرەکەی پەیوەندی بەوە هەیە هەرێمی کوردستان بەهەشتی باجە لە جیهاندا. بۆ نمونە کۆمپانیایەکی زەبەلاحی وەک ئیکسۆن مۆبیل لە هەر وڵاتێکی پێشکەوتوودا کار بکات، بەشێکی زۆری داهاتەکەی بە باجدان بە حکوومەتی ئەو وڵاتە دەڕوات، بەڵام لە هەرێمی کوردستان شتەکە پێچەوانە بۆتەوە کە هەرگەیشتووەتە ئەوەی نیوەی داهاتی ئەم هەرێمە بۆ ئەو کۆمپانیایانەیە کە نەوتەکەی خۆمان دەفرۆشن نەک ئەوەی باجی لێوەرناگیرێت. بە گوێرەی ئەو زانیاریانەی شارپرێس لە زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی کەوتووە. لە سەرەتای ساڵی داهاتووەوە وەزارەتی بازرگانی هەرێم لە ڕێگەی داتا سەنتەرێکەوە سەرجەم مارکێتەکانی کوردستان تۆمار دەکات و لەو بەروارە بەدواوە ساڵانە دەبێت مارکێتەکانیش باج بدەنە حکوومەتی هەرێم کە بەدڵنیاییەوە بازرگانەکان ناچار دەبن بۆ پێدانی ئەو بڕە باجە نرخی کاڵا و شمەکەکان لەسەر هاوڵاتیان گرام بکەن و بارگرانیەکی تر لە سەرشانی هاوڵاتیان دروست بێت. جیاواز لە گرانی نرخەکانی بازاڕ و
بەرزبوونەوەی بەهای دۆلار و گۆڕانکاریەکانی ماوەی ڕابردووی نرخەکان ئێستا هاوڵاتیان لە بەردەم جۆرێکی تر لە بارگرانی زیادکردنی نرخەکاندان و ڕەنگە ناچاریش بن ڕەزامەند بن لەسەر پێدانی ئەو زیادەی کە دێتە بەردەمیان چونکە ڕاستە و خۆ پەیوەستە بە بواری تەندروستی و ژیانیانەوە.